أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اهدنا الصراط المستقيم. وتيا الله هداية مامدي لبو صراط المستقيم لبو أوراس طريقايا ديارة صراط المستقيم وكزانان دفرمون بريتيا له علمي نافع واتا ناسيني أوراس طريقاي كوا بخواي قورد دقيني وكار كردن بي واتا علمي نافع وعملي صالح ببلغي أوي كوالك وتاي سورة كذا خواي قورد فيرمان دكابلين غير المغضوب عليهم ولا الضالين لبر أوي ئەوانەی کەوە علمیان هەبووە بەڵام کاریان پێ نەکرایە کاریان پێ نەکردی ئەوانە کەسانێکن کە خوای گەورە غەزەبیان لێ دەگرێت خوا پەناماندا و ئەوانەی کەوە کاریان کردیە بەڵام علمی نافعیان نەبووە واتە بەجەهلەوە کاریان کردیە ئەوانەش ضالینن گومڕانە کەواتە صراط المستقیم بریتیە لە ناسینی ئەو ڕێگایە بەو شێوەی کە خوا تعریفی کردیە وكار بيكردن بو الرقاية لسر أو رقاية كوا بيغمبر صلى الله عليه وسلم كاري بيكردية إتر وكو شيخ الإسلام ابن تيمية رحمة خوالي بدا فرمي داوا كردني هداية دان لبو صراط المستقيم زور زور گرنگترە لەوەی کەوا داوای ڕزق بکەی لە خوای گەورە گرنگترە لەوەی کەوا داوای نەسرەت و سەرکەوتنی لێ بکەی لەبەرەوەی مەسەلەی ڕزق ئەوە کارێکە بڕایتەوە شتێکە بڕایتەوە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەتا وەکو ئەجەلت دێ خوای گەورە ڕزقت دەدا ئەگەر لەسەر سیراط المستەقیم بووی کەوا مردی ئەوە بەختەوەری و هەروها نەسرەتیش ئەگەر لەو فەرەزنا قەدەری خوای گەورە وا بوو کەوا نەسرەتیشت نەدا بەدەستی دوژمنانی دین بشکوژرەی پلەی شەهادەت بەدەستدەینی هەر بەختەوەری بەڵام هیدایەتدان لە بۆ سیراط المستەقیم زەڕوریترە لە ڕزق و لە نەسرەتیش لەبەرەوەی کاتێکەوە لەسەر سیراط المستەقیم بووی ئەو کاتە متقی ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ڕزقیشی ضامنە و هەروە خوای گەورە لە هەموو زایقەتێک دەری دەینی و کاتێکەوە لەسەر سیراط المستەقیم بووی ئەوە لەو کەسانەی بە تەئکید تەوەکلت لەسەر خوایە ومن يتوكل على الله فهو حسبه خوای گەورەی کافیە و هەروها ئەگەر لەسەر سیراط المستەقیم بووی دینی خوا بەسەر دێخی وكاتش كديني خواد بسريخ إن تنصروا الله ينصركم خواش بسرتان ديخي بلاستي زور ضرورة لهمو كاتك دابلين اهدنا الصراط المستقيم.